بەڵێ بەڕێزان سەبارەت بە ساڵیادی کەوتنی مووسڵ و هۆکار و پاڵنەرەکان کە بۆ هۆی کەوتنی مووسڵ گفتوگۆ لەگەڵ بەڕێز ناجح میزان سیاسەتمەداری عراقی دەکەین کە لە ئەستەمبۆڵەوە لەگەڵمانە. بەڕێز ناجح سڵاوت لێبێت، یەکسەر لەوە دەپرسم هۆکاری چی بوو کە 8 ساڵ لەمەوبەر مووسڵ کەوت؟ سپاسی ئێوە بینەرەکانتان دەکەم ی کەناڵی کوردستان 24 ئەمڕۆ لە ڕۆژێکدا دەژین دوو جار هەڵکەوتەکە یاد دەکەینەوە، یەکێکیان کە 8 ساڵ پێش ئێستا بوو ئەوەی داعش و دووەمیش ئەوەیە کە سەرۆکی سەرباز و ئەوانەی کە ئەمەیان بەسەر عراقێنە دادگا نەکران و محاسەبە نەکران. هێزە سەربازیەکان لە بەرامبەر 200 داعش فەشەلیان هێنا و هەڵاتن. ئەمە کارێکی زۆر خەمناکە. بێمە سەر پرسیارەکەی تو بۆچی مووسڵ کەوت بە کارێک بە هێزی داعش نەکەوت، بەڵام موعش کەوت چونکە هەندێک هەنگاو هەبوون. یەکەمیان ئەوە بوو مانگی 9 لە ساڵی 2013 هەندێک سجین لە ئەبوو غرێب و تاجی هەڵهاتن و ژمارەکەیان 1300 بوون کە قاید بوون، سەربازی ئاسایی نەبوون. ئەمە هەمووی وای کرد کە مووسڵ بکەوێ. بەڕێز ئوسامە نجەیفی گوتی کە ویلایەتی سێم نەدەنەوە بە مالکی مووسڵ دەکەوێت لە دەستی داعش و هەموو ئاماژە بەوە دەکەن کە مووسڵ درایە دەست داعش بەڵکو نەوەک بەهێز گرتبێتی غەڕاوی و گەلێکی دیکەش سەرکردەکانی سەربازی هیچ کاردانەوەیەکیان نەبوو لەو کاتەی کە مووسڵ کەوت. نە سەرۆکی ئەرکانی گشتی و نە وەزیری بەرگری وەڵامیان نەبووە و هەروەها ویستیان کە مووسڵ ینی بەڕێز ناجح پێت وایە مووسڵ تەسلیمی داعشکرا نەکەوتووە، ینی دەتوانی دەڵێیت کە هێزە چەکدارەکان و سوپای عراقی ئەو کاتە توانایی بەرەنگاربوونەوەیان هەبوو ئەگەر ڕادەستیان نەکردوایە؟ بەڵێ بەبێ گومان هەڵەیەکی مێژووی بوو کە دەڵێن داگیر کرا مووسڵ لە نێوەخۆ یاخود لە دەرەوە مووسڵ درا بە داعش. باشە بۆ درا بە داعش 600 ملیۆن دۆلار وەرگرا لە بەرامبەری بابەتێکە کە بۆەوەی ملیشیاتەکان دروست بن و شەرعیات وەربگرن وەکوە حەشدی شەعبی و ئەو فەرقانەی دیکە کە هەیە کە عراق هەمووی وێران بکەن، چونکە ئەمانە دەستی ئێرانە و هەروەها موبەرێکیان نەبوو بچناو ناوچانە. پێویست بوو کەوا ئەگەرێک دروست ببێ. باشە جیهان لەمە ئاگادار نەبوو، کۆمەڵگەی دەوڵەتی ئەمریکا نەتەوە یەکگرتووەکان هەموو جیهان لەمە ئاگادار بوو کە مووسڵ نەکەوتووە بەڵکو ڕادەستکراوە. بڵێ کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمریکا بڕیاری ئەمریکا عراقیان هەموویان داوەتە دەستی ئێران و لە کۆتاییدا ئەگەر بمانەوێ پرسیار بکەین کۆمەڵگەی دەوڵەتی هەڵوێستی چی بووە لە بەرامبەر ئێران دەیبینی لە بابەتی نەوەویدا بەغدا و دیمەشق و سەنعا و لوبنان و هەمویان کەوتونەتە دەستی ئێران. و هەروها کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەوەیە کە دەبینی تاوەکو ئێستا بێدەنگن. گەورەترین بەڵگە ئەوەیە کە قۆنسوڵیەکەیان لە هەولێر موشک باران دەکرێەوە و هەروەها هیچ کاردانەوەیەکیان نییە بۆ ئەو ملیشیانەی کە دیارن و کۆنسوڵیەکانیان لە عین ئەسەد و کۆنسوڵەکان لە بەغدا و هەولێریش موشک باران دەکرێت. بۆچی کاردانەوەیان نییە؟ تەنیا کاردانەوەکانیان لە چوارچەوەی ئیدانێ وەکۆی تۆ بەڕێزت باسی دەکەیت.
هیچ کاردانەوەیەکیان نییە چونکە پەرلەمانی عێراق بەداخێکی زۆر گەورەوە لە نەزەری هەموو جیهان کێمە وڵاتێکی دیموکراتین کە پەرلەمان لە بابەتی مووسڵدا مەلەفەکەی بزر کرد و هەروها چارەسەری نەکرد و نەینێرد بۆ دادگاکان کە لە عێراق هاوڵاتیان کوژران لە سەردەستی داعش و میلیشیاکان دەبینی کە باوک لە ماڵەوە بێدەنگ بێ لە بەرامبەرەوە داگیرکاریانە کۆمەڵگەی نێو دەوڵەتیش هیچ هەڵوێستێکی نابێت چونکە حکوومەتێک هەیە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی ناوێ ئەمە بیکە لە 2003 تاوەکو ئێستا حکوومەتێکمانەیە لە عێراق کە لە دەستی ئێرانە خیانەت دەکەن یانیش ئەوەی کە ئێستا هەیە وەکو مستەفا باشە ئەو سناریۆی کە 8 ساڵ لەمەوبەر ڕوویدا وەکۆی کەوتنی مووسڵ وەک ئەوەشی کە لەنێو چوارچێوەیەک دەنێو دوو کەوانەدا کە تۆ باسی دەکەی دەڵێ ڕادەستکردنی مووسڵ پێت وایە لەم سەردەمەی ئێستادا دوای 8 ساڵ لەو حکومڕانی ئێستای عێراقدا ینی بە جۆرێک لە جۆرەکان سناریۆیەکی هاوشێوە دووبارە بێتەوە جا هەر گروپێک بێت بۆ هەر شارێکی عێراقیش بێت یەکەمیان لە چەند ساڵێکە کە لە حکوومەتەکان سپاسی مالکی و هادی عامری و ئەوانە کراوە کە مووسڵیان دابەدەستەوە و ئەوانەی کە لە مووسڵ بەرپرسیارن یەکەمیان مووسڵ هیچ شتێکی بۆ نەکراوە و تاوەکو ئێستا ئەوانەی کە خەڵکیان کوشتووە و بوونەتە زەحیە هەتا ئێستا ڕێگەیان نەداوە کە ئەو گۆڕە بە کۆمەڵانەش هەڵ بدرێنەوە کەوا بەدەستی داعش کوژراون کەس ناتوانێت کە باسی مەلەفی ئەوانە بکە کە لە سەردەستی میلیشیاکان ڕفێندراون ئەمە هەمویان کەس باس ناکە نە نوێنەرەکانی مووسڵ و ناوانی دیکە بەداخەوە نوێنەرانی نینەوە ئەوانن کە لەگەڵ ئەو لایەنن کە داعشیان داوەتە مووسڵیان داوە دەست داعش لە خەس عەلی و عامری و مالکی بگرەوە و ئەوان خائینن بە شێوازێکی نایابەوە خالید عوبەیدی و سولتان هاشم و تاوەکو شەمەڕی و ئەحمەد جبوری هەمویان ئەمڕۆ بەیەکەوە لەژێر سیبەری ئیراندان و لایەنی فارسی کە مالکی سەرپەرشتی دەکەن. بەڵێ بەڕێز ناجح میزان سیاسەتمەداری عێراقی لە ئیستانبوڵەوە لەگەڵ مابی سپاس بۆ جەنابتان مادومان کردیت بەڕێز ناجح.